شانۆیی سەییدا لە نووسینی کاروان عەبدوڵڵا سۆفی و لە دەرهێنانی هونەرمەند دیاری عومەر و لە نواندنی سەرگوڵ حوسێن و دیدار عومەر. ئەم شانۆیە لە فیستیڤاڵی شاری بابل بەشداری دەکات. بۆ قسەکردنی زیاتر هونەرمەند دیاری عومەر ئامادەیە لە لامان و گفتوگۆی زیاترەکەین. بەخێر بێ. زۆر سپاس کە ئامادە بووی لەگەڵمان. سپاس بۆ ئێوە. فیستیڤاڵی نێودەوڵەتی بابل چی لە خۆ دەگرێت یان چەند بەش لە خۆ دەگرێت؟ بەڵێ فیستیڤاڵی بابل لە زۆر دەمێکە هەیە لە پرۆسەی پێش پرۆسەی ئازادیش هەیە و ئێستاش بەردەوامە. دوو بەشەگرێ بەشێکی هونەریە بەشێکی ئەدەبیە. ئێمە لە بەشە هونەریەکەیە بانکێشکراوین، بەشە ئەدەبیەکەیشی کۆڕی شعری هەیە لێکۆڵینەوە لەسەر هەموو بۆ نمونە لەسەر نووسین هەیە لەسەر ئەو کتێبانە هەیە کە تازە دەرکراون لە هەموو شاعیر و نووسەر و هونەرمەندەکانی دنیاش بۆ ئەوێ بانگێش دەکرێن. جگە لە شانۆ لە بەشە هونەریەکە ئایا میوزیک و شێوەکاریش بەشدارە یا هەر شانۆ بەشدارە؟ میوزیک و شێوەکاریش بەشدارە. ساڵی پاریش بە هەمان شێوە لە سلێمانیەوە کۆمەڵێک کەس چوو بوون کە یەکێک لەوانە مامۆستا چیمەن ئیسماعیل بوو لەگەڵ دکتۆرە نەعیمە کە لەوحەکانی خۆیان لەوێ نمایش کردبوو و گروپێکی میوزیکیش بە هەمان شێوە هەر هاتبوون. منیش وەکو میوان چوو بووم، بەڵام ئەم ساڵ بەکارێکی هونەریە چین. دەستان خۆش بێ. سەییدا باس لە چی دەکات؟ سەییدا هەر وەکو ئاماژە و پێیان نووسینی هاوڕێم کاروانی عەبدوڵڵا سۆفیە باز لە دەردە دڵی خانمانەکات کە هەر یەکێک لەو خانمانە بە ئازارێکەوە ئەناڵێنن کە هەریەکەیان بۆ خۆی بەر ئەو ئازاراکەون کە لە کۆمەڵگا بەریانەکەوێت. ئیتر لەبەرەوە ئێمە بۆ بەغانەوەمان ناسەییدا، خۆی ناوی دەردە دڵە، بەڵام ئێمە بۆ ئەو میرەجانە ناومان ناسەییدا. بەڵێ. ئایا سەرۆکی فیستیڤاڵ و ئامادەکاری فیستیڤاڵ بۆیان دەستنیشانکردن کە لە چ دقێکا کار بکەن یان خۆتان دەقتان هەڵبژاردووە و دوجار هەر نمایشەکەیە کە ئەیبەن بۆ فیستیڤاڵەکە؟ من ئەمێ لێرۆ زۆر سپاسی دکتۆر عەلی شەلاب بکەم کە یەکێکە لە شاعیرە بەناوبانگەکانی عەرەب کە نووسینەکانی وەرگێڕاوەتە سەر زۆر زمان. پەیوەندی من و ئەو یعنی ئەلەوە دەستی پێکروتی ئەمێ بەکارێکی هونەری بی و پێم خۆشە چۆن لە هەموو دنیا خانمان بەر کۆمەڵێک ئازارەکەون، بەر کۆمەڵێک ئەو دەردە دڵانە ئەکەون، کارێکی وابێنن. ئیتر منیش گەڕام کاروانی هاوڕێم دقێکی زۆر جوانی هەبوو، هەرچەند خۆشیان لێرە نمایشیان کردووە لەگەڵ خات و ڕۆژە حەسەن نمایشیان کرد. ئەو دەقم لەلا جوان بوو، بەڵام من ئامادەم کردوتەوە و بە شێوازێکی تر. واتە دەقەکە کوردی بۆ دواتر تەرجومەتان کردو بۆ سەر زمانی عەرەبی و کارتان تەرجەمەمان کرد بۆ سەر زمانی عەرەبی و تەنانەت ئەلەوێش ئەو دلیلی کە دروستیەکەین بۆ سەر زمانی عەرەبی و ئینگلیزی ئەبەو شێوازە دروستیەکەین بۆ ئەوەی ئەو میوانەکان بە جوانی تێبکەن لی. کێن هەرچەنە ناوەکانیشیانم خوێنەوە هەردووکیان هاوڕێی خۆشەویستمانن، کێن ئەوانەی کە بەشداری ئەکەن و چۆن بەشداریان کرد؟ هەردوو هاوڕێی ئازیزم سەرگوڵ حوسێن و دیدار عومەر کە بەڕاستی من لێرەوە زۆر سپاسیانەکەم لە بەروی ئەزمموی یەکەمی منە وەکو کاری دەرهێنان خۆیان نایە دەست من زۆر سپاسیانەکەم بە ینی بەو پەڕی خۆشحاڵیەوە کە داوام لێکردن کە دەقەکەم خوێنەوە کارکتەرەکان بۆ ئەوان ئەگونجا. وتم ئەمەوێت ئەم ئیشە بکەین، وتیان زۆر باشە. هەردووکیان لە بەرەوەی دوو شانۆکاری زۆر باشی سلەیمانین من خۆشحاڵ بووم کە هاتن بەدەم داواکەی منەوە و وتیان ئێمە لەگەڵ تابین، تەنانەت هەر لە ماڵی دیداریش پرۆڤاکەین، بەڵام لە بەیانیەوە ئەچینە چالاکی قوتابخانەکان. فیستیڤاڵەکە کەی دەستێکات؟ لە 1/5ەوە هەتا 8/5، بەڵام ئێمە لە بەشی دووەمین لە بەرەوەی وتم دوو بەشە، بەشێکیان ئەدەبیە و بەشێکیان هونەری، ئێمە لە بەشی دووەمە ئەچین نمایشەکەی خۆمان لەوێ پێشکەشەکەین. ئەو ئاڵوگۆڕی کللتوریە چۆنە بینیت؟ لە بینی شارەکانە، لە بینی وڵاتێک بۆ وڵاتێکی ترا، لە بینی نەتەوەیەک بۆ نەتەوەیەکی ترا؟
شتێکی زۆر باشە لەبەرەوەی ئێمە لەوانەوە فێرە بین ئەوانیش لە ئێمەوە فێرە بن ئێمە ئەکرینەوە بە دنیایەکی ترا نمایشی ئەوانە بینین بۆ نمونە گفتوگۆکانی ئەوانە بینین ئەوەی کە خۆمان پێمانە زانیاری زیاتر وەرەگرین و ئەوانیش توانە و تاقەی کووردە بینن کە چۆن نواندنەکە یان چۆن بۆ نمونە گۆرانیەڵە یان لە ئیشە هونەریەکانە شتێکی زۆر باشە و بە هیوام ئەمە بەردەوامی هەبێت. دیاری ئەجگە لەم شانەی کە خۆتان ئاماداکەن بۆ فستیڤاڵی نێودەوڵەتی بابل چیترت هەیە؟ ئەخیر ئیشی من درامای باڵەخانەیە کە هێشتا نمایش نەکراوە وەک ئەکتەر بەشداری بەڵێ وەکو ئەکتەرە بەشداریم کردووە بە هیوام لە کاتی نمایشە بینەر ڕازی بێ لە دراماکە بە تایبەتی لە ڕۆڵی منیش پێم خۆشە هەموو کەس حەزەکە بینەر ڕازی بێ لە ڕۆڵەکەی و زۆر دەمێکە ئەو هەنگاوم ناوە ئەمەوێت دەستبەرم بۆ شتێک ڕەنگە بۆ ئێمەی ئەکتەر تۆزێ قورس بێ کە کاری دەرهێنانە ئەگەر ئەلەمەیە سەرکەوتوو بوو ئیمتیحانی خۆم چونکە بەتەمەین لە سلەیمانیش یەک ڕۆژنمایشی بکەین بە خۆشحاڵیەوە گەورەمانەکی تۆش بێ هەموو هونەرمەندەکان بانگەکەین وەکو ئیمتیحانێک بزانم من باشم ئەگەر زانیمان باشین ئەوە زۆر دەمێکە ئەمەوێت مۆنۆدرامایەک ئیخراجکەم ئەگەر زانیم ئەتوانم ئەو کاتە پێم خۆشە بێت کە ئیشی دووهەمم مۆنۆدرایمە بێ و ئیخراجی بکەم. هیوای سەرکەوتنە بۆ خوازین زۆر سپاس کە ئامادە بووی لەگەڵمانە بە هیوای کارێکی جوان. زۆر سپاس بۆ ئێوە.